زۆر جار ئینسانەکە بە سەرهاتێکی واقعی ببینێ بۆی بژێڕدرێتەوە و ڕاستەقینە بێت سوودی دەبێت تەفسیری ئەو ئایەت و حەدیثانەی پێ دەکرێت کەوا باسییان دەکەین. من هەر شتێکم بۆ جەنابتان خوێن بێتەوە هەمووم لە لای خۆم لە کتێبە هەیە، بەڵام ئەم هەفتەیە قەدەری خوا لە شوێنێکە بەدەستی کەسێکەوە گوێم لە وتارێک بوو، لەناو موبایلەکەیداوە وتارێک بوو سەرنجی ڕاکێشام. بابەتەکە پەیوەندی بەو زنجیرە واسی خۆمانەوە هەبوو. گوێم لە وتارێکی جەنابی مامۆستا مەلا تایر بامۆچی وتار خوێنی مزگەوتی عومەری کوڕی خەتاب لە هەڵەبجەی شەهید بوو. دواتر بە دوواداچوونم بۆ کرد لە 11 2020 لەژێر ناونیشانی ڕزق و ڕۆزی هەمان وتاری خوێندوتەوە. واتە ئێمە زۆر جا وتار بێژەکان بەبێ ئەوەی ئاگامان لێک بێ مەوزوعێک تەرح دەکرێت. مامۆستا لەوێدا زۆر بە جوانی کە من بە مامۆستایەکی زۆر بەڕێز و خوێندەوار و دڵسۆزی خاک و نیشتیمان و دینی میلەتەکەمی دەزانم، متمانم بە عیلم و بە زانستی هەیە. من ئەوە لە هیچ کتێبێکی خۆمان نەمدۆزیەوە، بەڵام مامۆستا بە بێگومان دیارە سەرچاوەکەی لایە بەسەراتەکە بۆ ئێوەشی بجەڕمۆڕم بێ سوودمەند بێ. مامۆستا مەلا تایری بامۆکی فەرمووی ئەمەم بینیوە لە زمانی شاع عەباسدا لە شاری تارانی پایتەختی ئێراندا مەدرسەیەکی خوێندنگایەک دەبێت بە ناوی مەدرسەی مەڕوە. یەکێک لە خوێندکارەکان لەوانی زانست لەو مەدرسەیەدا دەخوێنێ، ساڵانێک دەبێت دەمێنێتەوە، پلەکانی خوێندنی زۆر بڕیوە، تەحملی هەموو هەژاری و برسێتی و نەبوونی و نەداری و بێکەسێکی کردووە. بەڵام دوای ئەوە ڕۆژە سەیری خۆی دەکا هەر جل بەبەریەوە نەماوە، پێڵاو نییە لە پێیکا، پارە لە ژیفانیان نییە، خۆراکێکی پێویستی نییە. بیر دەکاتەوە خوای گیان من خەریکی خوێندنم، ئەگە خەریکی خوێندنەکەم بم بەخوا کار و کەسابەتم بۆ ناکرێ. ئەگە واز لە خوێندنەکەم دێنم خۆ دەتوانم کاسبی بکەم، من دەستەوستان نیم و چاوم لە دەستی کەس نییە. بەڵام ئەو زەمەنە عیلم قەدری هەبوو، وتی ناخوای گیان بەخوا خوێندنەکە هەڵدەبژێرم و تەحملی ئەم برسێتیە دەکەم. بەڵام خوای گیان خۆ دەرگای ڕزق و ڕۆزی تۆ فراوانە، تۆ ئەڕەزاقی، تۆ خەیر و ڕازقینی. وەڵڵی خوای من داواکاریەکم لێت هەیە، وتی با داوا لە خوا بکەم، داوا لە کەسی تر ناکەم. ئەوەندە عیزەتی نەفسی هەبوو بە کەسی نەگوت لەو گەڕەکە لەو دەوڵەمەندانە بڵێ یارمەتیەکم بدە. وتی با چاکە نامەیەک بۆ خوا بنووسم، کاغەز و قەڵەمی هێنا لە بەندەی محتاج و احتیاج بە لوتف و ڕەحمی خوا، بەندەی بێکەس و بێدەر بۆ کەسی بێکەسان ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا. من جەنابی خوای پەروەردگارم ذاتی ئەڵڵا، من ناوم نەزەر عەلی تاڵەقانیە، خوێندکاری ئەم مەدرسەیەم، کەسم نییە، زۆر هەژار و نەدارم. لە قورئانەکەی تۆدا خوێندومەتەوە وما من دابة في الأرض إلا على الله رزقها. هەرچی لەم سەر زەویە بجوڵێ و جوڵندە بێ لە کرمێکەوە تا ئینسانێک هەر خوا ڕزقیان دەدا. خوای یەقینم هەیە و گومانم نییە ئین الله لا یخلیف الميعاد، خواش وعدی بە خلافی نییە. بۆیە خوایە من ئەم داواکاریانە دەخەمە خزمەت جەناب تۆ دەبێت بۆم دابینکەی. داواکاری کەمیشی نەکردووە بەڕێزان، شتی زۆر گەورەی داوا کردووە. وتی یەکەم خوایە داوا لێ دەکەم کچێکی زۆر جوانی خانومانی ڕەوژبەرزی موسڵمانی زماشیرینم بەنسیب بکەی. ئەوە خێزانێکم لە تۆ دەیە، بچکە من عازە بووم و تەمەنم واگەشتە 25 ساڵ زیاتر. خوای گیان ژنیش بەبێ خانوو نابێ، یا ڕەبی خوایە خانوویەکی گەورەی پڕژووری ڕێک و پێکی جوانیشم بۆ دابینکەی. خوای گیان سێم خزمەتکاریشم دەوێت کە خزمەتی ماڵ و میوانم بۆ بکە. چوارەمیان خوای پەروەردگار داوام لێتە ئەسپ و عەرەبانەیەکی چاکیشم بۆ بنێری. ئەسپ و عەرەبانەی ئەو زەمانە وەکو باشترین ئۆتۆمبیلی ئەم سەردەمەوە بووە. ئەسپ و عەرەبانەشم دەوێت. پێنجەم خوایە باخێکیشم دەوێت کە بە دەستی خۆم کاسبی تێدا بکەم و میوەی لێ هەڵبگرم و ژیانێکی خۆشمی لەگەڵ ماڵ منداڵەکەم هاتییا بەسەر بەرم. خوایە باخچەیەکی پڕ لە کانی و ئاوی جوانیشم دەوێت لە تۆ. شەشەمیان یا ئەڵڵا داوا لێ دەکەم کەوا پارەیەکی باشیشم بۆ بنێری بۆ ئەوەی لە ژیانما دەست لە خەڵکپان نەکەمەوە، بە ئیزنی تۆ کاسبی پێوە دەکەم، معاملە دەکەم، کڕین و فرۆشتن دەکەم، من یارمەتی خەڵک دەم و لە دوای خوێندنەکەشم محتاجی دەستی کەس نەبم، بەڵکو من یارمەتی خەڵک بدەم. نامەی نووسی و خوای گیان چاوەڕێی وڵامتم کە بۆم بنێری. ئەمە عینوانمە بەندەی هەژار و محتاج بە ڕەحمی تۆ یا ئەڵڵا نەزەر عەلی تاڵەقانی. ئیمزای کرد و نامەی پێچایەوە و داینا. ئەی خوای ئەم نامەیە بە چێدا بۆ خوا بنێرم؟ ئەمجا کەوتە سەر خەیاڵی ئەوە ئێبی خێرمە بەریدەوە بیدەمە خەڵک نابێ. بە مێشکیا هات مزگەوت ماڵی خوایە، وتی مزگەوت ماڵی خوایە، نامەکە دەکەمە ماڵی خواوە بۆ خوا. شەوی جومعە بوو،
دوای نوێژی عیشا نامەی نووسی و هات لە مزگەوتی گەورەی تارانی ئەو کادا لە زمانی شەعباسە نامەکەی خستە گوێستوانەی مزگەوتەوە وتی لێوە بەخوا دەگا هاتەوە ئەوەندەی یەقینی هەبوو بە زاتی خوا کە وڵامی دەداتەوە بێ خەم لێ خەوت حتا وەختی شەو نوێژی بەری بەیان با ئەم لێوێ بەجێ بێڵینەوە چاوەڕێی خوا وڵامی نامە و داواکاریەکانی بداتەوە لەم لاوە شەعباسی پاشای وڵات بەری بەیان هەڵدەستێ و ئارەزوی ڕاوشکار دەکا بەدەست و دایر و پەیوەندەکانی دەڵێ با بڕۆین ئەمڕۆ حەزم لە ڕاوە ئەڵێن فەرموو ئامادەین دەڕۆن و لەناو هەموو تارانە قەدەری خوا دێتە بەردەمی مزگەوتی گەورەی تاران بەوێدا بەڕێکەوێ دەگاتە ئەو نزیکانە و بایەکی بە قووەت هەڵدەکا با نامە لە گوێسواری مزگەوتەوە هەڵدەگرێ و دەیخاتە سەر سنگی شەعباس و دەکەوێتە سەر زینی وڵاخەکەی هەڵی دەگرێتەوە نامەیەکی گەورەیە دەیخوێنێتەوە سەری سوڕ دەمێنێ ئەمە داواکاری خوێندکارێکی زانستەکانە و بۆ خوای نووسیوە ئەڵێ جەماعەت بگەڕێنەوە بۆ کۆشک هەر بەو بەیانیە وەزیر و وەزیری دارایی و ڕاوێژکارەکانی کۆ دەکاتەوە دەڵێ ئەم نامەیە بەوێ داڕۆیشتم بایەکی تند هەڵی کرد و بەسەر سنگی منی دادا ئەڵێن قوربانەوە لوتفی خوا لەگەڵت ئەو بەندەی خوایە زۆر بەدڵ ڕووی کردوەتە خوا زۆر بەدڵ لەگەڵ خوای خۆیدا پاک بووە خوا وڵامی داوەتەوە ئەو لوتفەی لەگەڵ تۆ کردووە دیارە تۆ بەڵکو ئیشێکی باشت کرد بێ خوای گەورە ئیشەکەی بە تۆ سپاردووە ئەینا پەچی ناخا چی دەوێ بۆی دابینکە پۆلیس دەنێرێ بە شوێنیا و بەو بەیانیە کاکی خوێندکار نەزەر عەلی تاڵەقانی دێن و ئەڵێ وعد بێ خوا کارەکەی بۆ جێبەجێ کردووی خەڵک خواخوایەتی پاشا خوازبێنی کچی لێ بکا و هەموو پێویستێکی بۆ دابینکە و زاوای پاشای وڵات بێ باشترین کرد باشترین خان و جوانترین ئەسپ و ماڵ و عەرەبانە و خزمەتکار و باخ و پارەش یەداتێ ئەویش مەردان دەست بە کاسپی دەکا بەڵێ خۆشەویستان ئەمە ڕووداوێکە ئەم نامەیە ئێستا لە مۆزەخانەی گولستان لە شاری تاران پارێزراوە نامەی نەزەر عەلی تاڵەقانی بۆ خوا تا ئێستاش پارێزگاری لێکراوە خۆی ماوەتەوە ئەمە ڕەن بێ جارێک لە مێژوودا ڕوو بدا تۆش نامەیەک ننووسی لە مزگەوتی هاوی ڕەن بێ یەقینی ئەوە نەبێ خەڵکی ئەمە گرفتەکەی ئەوەیە ئەو ئینسانە هیچ گومانی لەوە نەبووە کە خوا وڵامی دەداتەوە خواش بە نێتی ناودڵی خۆی وڵامی داوەتەوە ئەی تۆ چی بکەی کاکە نامە خوا نووسین بۆ خوا ئاسانە دەستنوێژێکی پاک و پوخت هەڵگرا بڕۆ لە مزگەوت تابی لە ماڵی خۆ تابی شەو بێ ڕۆژ بێ بە تەنیا دوورکە نوێژی سەلات الحاجە بکە بڵێ یا ڕەبی خوایە ئەم پێویستیان بە تۆ هەیە جا داوای کەم لە خوا مەکە مەڵە هەر خوا شڕواڵە دڕاوێک پارچەنانێک شکاوێک نانا خوا خەزێنەی فراوانە ئەو عاقڵ بوو داوای شتی زۆر گەورە و چاشی کرد باشیانم بەختەوەر بێ خۆ لە خوا کەم نابێتەوە بەم شێوەیە بەدڵ لە خوا پاڕێەوە بڕۆ ڕوو لە کار و کەسابەتێک کە بە ئیزنی خوای گەورە خوا ئاواتەکانت دێنێتە جێ إذا أراد الله شيئا هيأ له أسبابه أجا خوا ما بس تشتاق بو إمزاي لسر كر أسباب كاني بود رخصين يا بو خوا آسانة